ذکر و یادی زیاتر بکەین لەم ڕۆژانەدا، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەفسەی گێڕێتەوە فەرمێ كان يصوم هذا العشر النبي صلى الله عليه وسلم أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم أم در روجي بروجو بوا واتا روجو زورترين روجو قرتوا لم روجا دا در روجا كا نو روجا كي قرتوا دا يمي نقرتوا چونك ججنا بيجقل عرفة دايك عائشة شفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم نكوايك رخنمان لي بقري پێغەمبەری خوا ڕۆژووی نەگرتووە لەم ڕۆژانەدا ئیلا ڕۆژی عەرەفە نەبێ. مسلمانە ئازیزەکان بەدڵ لەگەڵما بن لە بەینی ئەم دوو حەدیسەدا ئێمە چی دەکەین؟ عولەمایانە فەرمن ئەگە حەدیسێک هات ئیسبات بوو ثابت بوو، ئەگە حەدیسێکش هات نەفی بوو، چۆن دایکە حەفسە دەفەرمێ ئەفەرمێ پێغەمبەری خوا دە ڕۆژەکە بە ڕۆژوو بووە، یعنی ئیسباتی کردووە. دایکە عایشەش دەفەرمێ ئیلا عەرەفە نەبێ بە ڕۆژوو نەبووە. ئەم دوو حەدیسە لە قاعیدەی حەدیسدا دەفەرمن ئەوەی ئیثباتە سابتێکە پێشی حەدیسەکەی تر دەکەوێ، کەواتە ئەم حەدیسەکەی حەفسە وەردەگرین. ئەمە عولەمایانی حەدیس دەفەرمن ئەم دە ڕۆژە ئینسان نۆ ڕۆژە ئینسان ئەتوانێ بە ڕۆژوو بێت تایدا. هەر ڕۆژێک لە پێناوی خوا بە ڕۆژوو بی 70 ساڵ خوای گەورە لە ئاگری دۆزەخ دوورت دەکاتەوە. بۆیە ئەمە فرسەتێکە و پاداشتەکە ئینسانی ئیماندار دەتوانێت لە دەستی خۆی نەدا.